سڵاتە نێوەڕێزان دیاردەی توندوتیژی بەرامبەر بە منداڵان لە هەرێمی کوردستاندا تەوەری ئەمڕۆی بەنامەکەی خۆتانە مایکی خەڵک دیارە بەڕێزان دوێنێ پۆلیسی شاری سلێمانی ئاشکرا کرد کە لە گوندی فەرج ئاوای سەر بە ناحیە ئەربەت مرد منداڵێکی تەمەن 12 ساڵ چەندین جار لەلایەن باوەژن و باوکیەوە بە توندی ئەشکەنجە دراون و لە بەرامبەردا ئەمڕۆ دیارە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە ڕەزامەندی دادوەر بڕیاریدا منداڵەکە بباتە ژێر چاودێری خۆیەوە لە خانەی کوڕانی سلێمانی بە پێی ڕاگەندەکەی پۆلیسی سلێمانی دیارە کە وێنەیەکی بۆ نارتینە دراوە ئاماژە بۆ کراوە کە راپۆرتی پزیشکی دەری خستووە ئاسەواری برینی قوڵ و بەجەستەی و دەبیرێت هاوکات هەردوو ئەژنۆکەی شکێنراون هەروەها گوێچکەشی بردراوە ئەمە لە کاتێکدا کە ئەمڕۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە ڕەزامەندی دادوەر بڕیایدا منداڵەکە بباتە ژێر چاودێری خۆیەوە لە خانەی کوڕانی سلێمانی وەک باسمان کرد ئەمە وەک دەبین لە وێنەکانە منداڵێکی تەمەن 12 ساڵ گوندی فەرج ئاوای سەر بە ناحیە ئەربەت کە لەلایەن باوکی و باوەژنیەوە ئەشکەنجە دران دیارە منداڵەکە قوتابخانەی گوندی فەرج ئاوایە و مامۆستا و هاوڕێکانیشی بە خوێندکارێکی زیرەک ناویان بردووە کە تا ئێستا کێشەیەکی بۆ هیچ کەس دروست نەکردووە پێی لێدوانی ئەوان و ئەو خێزانە بە پێی ڕاگەندراوەکەی پۆلیسی خەڵکی شاری هەولێرن دیارەوە لە ئێستاژدا لە کارگەیەکی پلاستیک لە نزیک ناحیە ئەربەت لە گوندی فەرج ئاوا کار دەکەن و زۆر لە ئەو کەسانی کە نزیکن لەو خێزانە باس لەوە دەکەن ئەمە یەکەم جار نییە چەندین جار بەو شێوەیە ئەشکەنجەی ئەو کوڕیان داوە و ئەمە دیارە ئەم حاڵەتە دەکەین بە نمونەیەک بۆ دیاردەی توندوتیژی بەرامبەر منداڵان لە هەرێمی کوردستان دەتوان لە پەیوەندەکانتانە باسیکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالێتیڤ دەتوان ڕاو تێبینی سەرنجەکانی خۆتان بنێرن. وەڵای یەکەم پەیوەندیمان کاکدەشتی لە هەولێر. فەرموو کاکدەشتی. زۆر سپاس کاکدەشتی. دەستخۆش بۆم تەوەرە دیارەوەی کە بەڕێزت باسن لەو منداڵە کردوە لەم دیاردێ بۆم پێم وایە هۆکاری سەرەکی ڕوودانی ئەم دیاردێ لەلایەن کەسانی یەکەمی ئەم منداڵەوەیە کە ئەمانیش دایک و باوک و براکانی بۆیە ڕوودانی ئەم حاڵەتەی کە باست کرد بڕینی گوێ ئەم منداڵە یاخود عەزابدانی چەند جارێک لەلایەن کەسانی نزیکە من پێم وایە ئەگەر ئەمانە ئیجراعاتێکی یاساییان لەگەڵ بکرێت بۆی خەڵکێکی دەستود لەوە وەربگرێت ینی زیاتر پەیوەست بە پابەند بە ڕێنماییەکان بە یاسا و بە قانون وە جگە لەوەش بە ئاینی پیرۆزی ئیسلام سوکە ئاینی پیرۆزی ئیسلامی شوت کاتێک ڕێگای نەداوە کە تۆ بێ منداڵێک یاخود گەنجێک بە هیچ هۆکارێک ئازار بدەیت یاخود نەتوانی بە شێوەیەکی باش فەروەردە بکەیت هۆکاری دوام ناردنە شەقامی ئەم منداڵانە یاخود کارپێکردنیتان ڕەنگە ڕۆژانە لەلایەن کۆمەڵی خەڵکی دواکەوت و نەفەز نزم تەشیریان پێ بکرێەوە جنێویان پێ بدرێ کاری خراپیان لەگەڵ بکرێ ئیهانە بکرێن لیان بدرێ بۆیە زەرورە ئەم منداڵانە و گاز بکرێن و داقوبادیان بانگشت بکرێن لە ڕێگەی یاساوە ئیجراعاتیان لەگەڵ بکرێەوە بەڵێن نامەیەشان پێ پڕ بکرێتەوە کە جارێکتر ئەم منداڵانە بە هیچ شێوەیەک ئازار نەدرێن چونکە هەر وڵاتێک ئەگەر ئێستا منداڵ بێت داهاتوێکی باش دەبێتن کەواتە کاکدەشتی بە کورتی دەبێت بە یاسا چارەسەر بکرێت کاکدەشتی وایە؟ بەڵێ ئەگەر هەر شتێک لە ڕووی یاساوە نەتوانێت تاقیم بکرێن من دەتوانم بڵێم ئەمە نەجات ناینێ. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ئاڵەخان لە سلێمانی. فەرموو ئاڵەخان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی تەوەرەکە و لێەکەم. سپاس دەکەم. لەبارەی توندوتیژیەوە دژی مناڵ بەڕاستی جادەی توندوتیژی شتێکی زۆر ناشرینە جارە خاصان بەرامبەر بە مناڵیش چونکە مناڵ وەکو فریشتێکی خۆی گەورە وایە ئەگەر هەچ کەسێکیش گەورە تەنانەت بشی کوژێت دەسەڵاتی ئەوەی نییە کە هیچ جۆرە ڕەسفعلێکی بەرامبەر ئەو گەورە هەبێت و دوای ئەوەش دنیا سەری بە پوشدانە پۆشراوە لە هەموو شوێنێکەوە لە هەموو جێگەیەکیشە کەسانی باش و کەسانی خراپیش هەیە بەڵام پێویستە ئێمە بزانین کە چۆن تعامل لەگەڵ ئەو کەسە خراپانە ئەکەین وەکو توندوتیژی بەرامبەر بەو منداڵێکە لە ناحیەی ئەربەدا توندوتیژی بەرامبەر کراوە پێویستە من داواکاریم لە حکومەت ئەوەیە ئەو دایک و باوکە زیندانی نەکات هەست توندوتیژیەکیان بەرامبەر بە ئەو منداڵە کردووە پێویستە هەمان توندوتیژی بەرامبەر بە بەو دایک و باوکە بکرێت بۆ ئەوەی کە جارێکی کە ئەو دایک و باوکە فێری هەمان ڕەفتار نەبنەوە بەرامبەر ئەو منداڵانە بەکاری بێنن ئەوە هیچ باش نییە کە بۆ نمونە سجنیانەکەن یاخود
چیان پێپڕەکەنەوە کە جارێکی کە ئەو توجیتیژە نەکەنەوە پێویستە دەرسێک بێت بۆ ئەو کەسانی کە بۆ شێوەیە تەحمل لەگەڵ مناڵی خۆیان ناکەن ئێوارەی زۆر باشە زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ باران لە ئاکرێ سڵاو لێ بێفەرموو باران لە ئاکرێ بەڵێ کاک باران مرحبا كابشوا مەرحەبا زۆر سپاس دەکەم سيدة باشي زۆر سپاس دەکەم سيدة متفيت سر جوازك واقع دير التوري أبرويتها بەڵێ فەرموو سيدة الجايزة مايدنا توي ألو گوێمان لێتە کاک باران فەرموو الجايزة مايدنا توي وكي مثلا وكي بينجي هيفوسي وكي يوضي أوداري بەڵێ وكي نوروز سيدة دياردكا زيدا كريت مديت الآخرة أويش بلند كرنا آلاية أحزاب وأطناف جاجنت نتويبو بەڵێ وكو خلق وكو جل كردستانه مدويت يعني بس آلاية كردستانه بيت بلند كرن الجاجنت نتويب بەڵێ ألو بەڵێ گوێمان لێتە کاک باران سيدو شغل مثلا والله يعني روجت مثلا تأسيس أحزاب بارتي إيكاتية غير حزب والله الله مثلا أحزاب بينا بلند كرن بس از دیار در زور کرده زور نشرینا جشنت نتوی آلات احزاب و بنا بلند که ایج ام نکو شعب نکو شارع ام حق کن از دیار دنمی ایجاد چه پارلمان کرده یاسایک آنش ترکاتی هرم قدغب کردن یا حکومت قدغب کرد و گلک سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت شەیما لە هەورەمان فەرموو شەیما خان سپاس دەکەم شەیما خان بەبوونەی ئەو ڕووداوە بەڕاستی ڕووداوێکی زۆر زۆر ناخۆشەوە من لێرەوە بە هەموو دایکان ناڵم کە ئەزنە زەردایەک هەروە کارێکی ئاسان نییە و لێرەشەوە ئەتوانم بڵێم زۆربەی ئەو ڕووداوانە ئەگەڕێتەوە سەر حکوومەت چونکە ناکرێتەوە لەو مناڵانە بەداخەوە لەبەر ئەوە لەوەتێ ئەو ڕووداوان بینەوە تا ئێستا ئەتوان بڵێم هەردوو ئەژنۆ سکاوە چونکە کاریگەری زۆر زۆری هەبووە لەسەرم بەڕاستی بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دایکی مالیک لە هەولێر بەڵێ دایکی مالیک فەرموو پێشەکی سلااوڕێزم هەیە بۆتان بۆ کەناڵەکەتان زۆر سپاس دەکەم وە دەستخۆشی ئەو بەرنامە جوانانە دەکەم سپاس دەکەم بەڕاستی ئەوە ژانی شتێکی زۆر تلتەزێن بوو ئایا ئەو دایک و باوکە یان ئەو باسەوە زرداچتی ئەی باوکەکەی خۆ باوکی خۆیتی یعنی مادەم مەسئولیاتی منداڵی بێ پێناکرێ بۆ دەهینتە دنیا بۆ شێوەیە و داوا لە حکومەتی ژەکەی چیان لەو منداڵە کردیا ئاوا لەو زردایک و باوکەش بکرێتەوە بەڵێ دایکی مالیک کاکدەشتی لە هەولێر پەیوەندی کرد دەڵێت دەبێت بە یاسا چارەسەر بکرێت پێت وایە تا ئێستا یاسا تا چەند توانیوێتی لەم ڕووداوانە لەم حاڵەتانە توانیوێتی چارەسەری بکە یاخود بەرەنگاری ببێتەوە وڵی چارەسەری کووە ئەی ئەو منداڵانی سەر شەقام چینە ئەگەر یەکێک یعنی جرفانی گەرم بێ منداڵی دەمێتە سەرجادە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دیارە دایکی مالیک شتێکی بیرخستینەوە ئەمڕۆ لە پارێزگای دهۆک دیارە بەڕێزان ئەو منداڵانەی کە لەسەر شەقام کار دەکەنەوە بە تایبەتی ئەوانەی کە هەندێک ئیشی سەخت دەکەن و ناگوجێ لەگەڵیان ئەمڕۆ لەلایەن نازانم تیمەکان سەربەکوێ بوون دیارە زانیاریەکان بۆ شێوەیە گەشتن بە ئێمە کە کەرەستەکانیان ئەوانەی کە بەکاری دەهێنن بۆ کارکردن شکێنراوە و کارکردنیان لێ قەدەغە کراوە بەڵێ ئەوە دەتوان قسە لەسەر ئەوشکن کە ئێمە تەنها ئەم حاڵەتی دوێنێ وەکو نمونەیەک بەکارمان هێناوە خۆ دامانەوە بۆ ئەوەی باس لە کۆی ئەم دیاردەیە بکەین لە هەرێمی کوردستان دیارە چەندین نمونەی تر هەیە بەڵام ئەمە تازترین نمونەیە کە دوێنێ لە ڕاگەندەکانەوە بە شێوەیەک پەخشکرا بەڵێ فاتیمە خان لە سلێمانی فەرموو فاتیمە خان دۆسپاس دەکەم زۆر سپاسی تۆ هەموو کارمەندانەکەم بۆ هەڵویستە جوانەتان بەرامبەر سپاس بە ناوی هەموویانەوە زۆر سپاس دەکەم یان زۆر سپاس دەکەم کاک شوانگیان بەڕاستی دیاردەی لێدانی منداڵ زۆرە خاصەتەن ئەوانەی کە دایکیان نییە یا باوکیان نییە لەگەڵ ئەوەشە ئەگەر دایک و باوکەکە کە جیا بنەوە مناڵ باجەکەی ئەیە تەبان ئەمە هۆکارێک هەیە بۆ ئەم مناڵەکەوای لێکراوە هۆکارەکەشی غێری خۆیان و دایک و باوکەکە باجەکەی نەبێ کەس نازانێت ئەم مناڵە بۆچی وای لێکراوە ئایا سەبەبەکەی چییە بێ لێکۆڵینەوەیەک لەبارەی نەک ئەم مناڵە هەموو مناڵێک بکرێ
خۆزگا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن قەرار دەرەکا بۆ دژی ژنان کە تونند و تیژی بەکارێت قەرارێکیش دەرکا بۆ ئەو مناڵانەی خاستن کە جیابوونەوەیان هەیە دایک و باوکیان و دایکیان نیە یا باوکیان نییە کە تونند و تیژی بەرامبەر بە مناڵان ناکرێ قەرارێکیان بۆ دەرکرایە. لەگەڵ ئەوەشە زۆر خێزان هەیە کەم دەرامەتە. بەڕاستەکەی من خەڵک ئەناستم برادری خۆمە کەم دەرامەتە، یعنی بچێ ژنەکە خۆی سواڵکە کەس نییە بیژێنێ کرێ چییە خێزانارە مەجبور مناڵەکەی دەرێناوە لە مەکتەب کاسبی پێ بکە. ئەمە شتێکی خۆی ناشرینە ڕەوا نییە بۆ مناڵ ناتوانێت ئیشی قورسکا بۆ بژێوی ماڵ و مناڵ و بۆ دایک و خوشتی. ئەی ئایا ئیش دەست بەنە ئیشی خراپە، ئەی ئایا سواڵ بکەن، ئەی ئایا دی بکەن چی بکەن. بەڵێ سپاس دەکەم، سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ یاسین لە بەدینان فەرموو کاک یاسین. هێوارت باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم کاک یاسین. سپاس دەمێت ئەو کارێک کە ئەمڕۆکە لە پێشخابڕۆیدا شەرمەزار دەکەم بەڕاستی کە وانزانی هێرشان کردێتە سەر کەناڵەکەی و بێژەرەکانی ئێوە نازانم. زۆر سپاس دەکەم. پەیامنێرمان بڵێ لە دۆ. بەڵێ سەبارەت بە تیژی گشت بە مناڵان من بەڕایی خۆم دەگەڕێمە بۆ دوو. یەکەمیان حکوومەت بەرپرسیارە، دووەمیانیش ئەو باوکەی کە ژنێکی کردێن و منداڵەکان بەیەتیم دەبینێت. بۆیە لەبەر من هەیە لە سەرێرە بۆ کابرایەک ژنێکی ترینە 4 منداڵ فڕەدە هەر بەڕاستیەوەی لە هەمویان گەورەی تەمەنیان 15 ساڵ بوو. ئێستش باشوانی دەناسم و هەرفڕاندا چوون لە دهۆکەوەی ساکەم بوونە ئەو منداڵانەی باشە چ لە ژیان تێدەگەن دەخۆیان بە خۆدان بکات. ئەمە لەوە کارە بەڕاستی حکوومەت بەرپرسار یەکەمە دواتر باوکی چکە دایکی نەماوە لە بەرەندە یەتیمەوە جەولە خەبگیرێت. کاک یاسین ئەمڕۆ لە دهۆک دیارە ئەو منداڵانەی کە کار دەکەن لەسەر شەقامەکان بە شێوەیە کەرەستە و ئەو شتانی کە بەکاری دێن بۆ کارکردن شکێنراوە کارکردنیان لێ قەدەغە کرا. ئەمە پێت وایە بە چی چارەسەر دەکرێت؟ بەوەی کە ئاوا بۆ شێوەیە بەیان هەندێک ڕێگەی تر هەیە. کاچوان ئەمە تۆ ئەمڕۆ بۆ نمونە پێشخابرت بینی بە ئەمە لە دهۆک دەویست 140 نەفەریان دەویست 1400 نەفەر لێ موجودن هەموو لە بێکاریە. بەڕاستی حکوومەت خەمی ئەو منداڵانە ناخۆت بۆ نمونە بڕۆ بەر مزگەوتەکان 100 لێ دادەنیشت هەموو منداڵ بەرسینگە باش ئەو منداڵە چ گوناحیە منداڵە دێنێ بەر ئەو ڕۆژە لەبەر چاو ئەم خەڵکە. زۆر سپاس بۆ کاک یاسین لە بەدینان. بەڵێ بیلال لە سلێمانی فەرموو کاک بیلال. باش کاک شوان. زۆر سپاس کاک بیلال. زۆر سپاس دەخۆی تۆرەکەت لێکم. سپاس دەکەم. وەڵا من لەسە و مناڵەی کەوای بەسەر هاتووە بەداخەوە کە مناڵ لە کوردستان ئاوا تونتیژی بەرام ئەکرێت. بەڵام ئافرم بۆ باوکەی کە هێشتوێتی کە مەسەڵەن دایشی دووەمی ئاوای بەسەرن کاکە وتمە ئەمە مناڵەکە قەی نامە زەردایشێتی و باوەژنێتی یا شتێکێتی خۆ بە ئەوە کوڕی حەقی خوێتی چۆن هێشتوێتی بۆ کارە هەستی ئەو ئەمە ئافرەتەکە ئەگەر باوکەی تۆزێک لۆفای هەوە بەرامبەر بە کوڕەکەی ئەمە یەک لای کەشەکە شوانجەکەم شتە جاوە بە دادگا بۆ ئەچێت بۆ نمونە کابرا خەر زیندان و ژنەکەش ئازاد دەکات بە کەفارەت. ئەی هەردووکیان شەرعی دەم کردارە یخوان پیاوەکە نەیکردووە ژنەکەش نەیکردووە هەردووکیان بێگە کردویانە بۆ بێژنەکە بە کەفارەت بێ پیاوەکە بچێتە زیندان. ئەی بۆ هەردووکیان ناخەنە زیندانەوە. ئەمە لەلایەکەوە لە لای کەشەکە شوانجیان ئەمە ڕێکخراوەمانە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بۆ نایەنە جواب. یعنی ئەو مەکتەبەی کە ئەو مناڵەی تیا خوێنیە کە ئەڵە مناڵێکی ئاوازیرە و زۆر باشە کاک بیلال. ئەوەی کاکە هەندێک لە بەشداربووان باسییان کرد کاک دەشتی لە هەولێر ڕوا فاتمەخان لە سلێمانی باس لە یاسا دەکەن. دوور لەوەی بڵێن یاسا دەربکرێت بۆ ئەم حاڵەتانە. ڕێکخراوەکان کاریان دەبێت چی بێت وە کۆمەلگە خۆیان هاوڵاتیان دەبێت کاری ئەوان چی بێت چکە ئەمە دیاردەیەکی کۆمەڵایەتیە دوور لە دەرکردنی یاسا ئەوانە. کاک شوانجان هەموو شتێکە بکرێتەوە بۆ یاسا چیت پێڵێ ئەبێ ئەوە بکەی ئەکرێت ڕێکخراوەکان هەڵیوەسی خۆیان هەبێ یعنی بەتوتی ئیشکەن لەسەر ئەمە دووبارە نەبێتەوە جارەیەکە. ئەخە معقول نییە وکوتم کابرا هەردووکیان دەستیان هەیە لەم تاوانەیە لە ئازادەی ئەم ناڵە ژنەکە ئازاد کرێ بە کەفارەت بابا ئەمەمی کەفارەت نیازاد کرێ ئەمە مناڵێکی داماوە چی کردووە یعنی لەواسیش هەڵێکی فکر لە ماڵەکان ماتن داخی خوان بۆ مناڵە ڕشت بێت. اینجا ئەو ڕێکخراوانە داواکارن یعنی هەڵوێستیان هەبێت ئەم کارانە دووبارە نەکرێتەوە یاسا سەروەرکەن وسەختەکەن لە دادگاکانیش کاکە بە سزای خۆیان بگەن ئەو جۆرە کەسان دووبارە نەبێت. زۆر باشە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باگوێمان لە تێبینی کاک لە هەولێر فەرموو کاک ژێر. کاکە ژێرەوەکاتت باش زۆر سپاس دەکەم. بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندەکەی سرا بەڵێ دایکی بەهنام فەرموو دایکی بەهنام. بەڵێ فەرموو کاکی گیان. بەڵێ بەنسبەت ئەو مناڵەوە کە ئاوا ئەو باوەژنی و باوکەی ئەو عەزیتیانەوە بەڵێ ئەبێ ئەساس سەروەر بێ ئەو مناڵەت ئەو تەمەنەی نییە و ئەو غەڵەتەی نییە کە ئاوا بۆ شتێ وای لێ بکەن.
حق نییە بە هیچ شێوەیە حکومت بێدەنگ بێ لەو حسابە و یاسا بێ سەروەر بێ ئەو مناڵە هەڵگری ئەوە نییە ئەو تەمەنە نییە کە ئاوا بۆ شێوەی عەزەتی بیرە و ئاوای لێ بکرێ خۆ قابلە کافرستانی نیە ئێمە لە وڵاتێکی موسڵمانە ناڵی خۆیەتی کابرا. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەڕێزان دیارە زۆر لە بەشداروان باس لە یاسا دەکەن و نەبوونی یاسایەک بۆ ئەم حاڵەتانە دیارە پێش ماوەیە کە ئێمە بینیمان ساڵی پار بوو کە یاسایەک بۆ توندوتیژی خێزانی دەرکرا بەڵام تا ئێستا دیارە کاری پێنەکراوە هەندێک لەلایەنەکان ڕزاییان دەربڕ بەرامبەر بە جێبەجێکردنی ئەو یاسایە لە هەرێمی کوردستان. هەروەها دیارە کاک بیلال سلێمانی باس لە ڕێکخراوەکان دەکات. ڕێکخراوەکان دەبێت ڕۆڵیان چی بێ و خودی هاوڵاتیان خۆیان دەبێت ڕۆڵیان چۆن بێ بەرامبەر بە بنبڕکردنی ئەم دیاردە هەموو دیاردێک لە هەموو کۆمەلگەیەکدا هەیە بەڵام ئێمە کە باس لە بنبڕکردن دەکەین باس لە هۆشیاری هاوڵاتیانش دەکەین بەرامبەر بە حاڵەتی لەو جۆرەکە چەندین نمون هەیە دەکرێت باسکەین. بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە. ئەلو ئێوار و باش زۆر سپاس دەکەم بەڵێ چاوان خان فەرموو. زۆر سپاس دەکەم دەستخۆشی دەیەکەم. زۆر سپاس دەکەم. منش ئەگەر ڕای خۆم بڵێم بەشەیەکی کورتی چونکە ئەمە شتێکی زۆر ئەبات. پێش هەموو شتێک لە مجتەمەعی ئێمەیە لەگەڵ ڕێزمە کۆمەڵی عایلە هەیە هێشتا نازانن چۆن پەروەردەی مناڵ بکەن. دوای ئەوە نەخوازەڵا ئەگەر توندوتیژیان بەرامبەر نەکەن. هەر بە زلە و لێیان و جوێن و کۆمەڵی شت گەورەیەکە ئەم مناڵە وای لێیە کە گەورەت بوو تووڕە دەرەچێ هەمان نەفسیەتی ئەتوار دووبارە هاتەوە بۆ مناڵی خۆی و نەوەی و زۆر شتی دەریانی. ئەم حاڵەتەی کە بینیمان بەڕاستی شتێکی ناخۆشە حەقا منیش هەمان ڕەم هەیە یاسا لێرە یاسا دەورە بینێ جاری یەکەم حەقا ئەو دایک و باوکانە ئینزار بکرێن جاری دووەم بە شێوەیەکی زۆر خراپ محاسەبە بکرێن چونکە با ئەمە وەکو مجتەمەعی ترمان لێ بێت مناڵ نەوەیەکە تو جیلێکی تازەیەک مناڵ بەڕێوەی ئەبا ینی سەردەمێک وای لێیە بە بۆنەی تەکنەلۆژیا کۆمەڵی شتەوە دنیا پێش دەکەوێ ینی ئەمە نابێ لەسەر ئەو عەقڵێتە بمێنین بۆیە منیش خوازیارم مناڵ بکرێت بە شتێکی واکە چۆن شتێکی گەورە کە باس بکرێت تۆ نەتوانێ توندوتیژی بەرامبەر زۆر شت بکەی یعنی شتی خەڵەت بەرامبەر هیچ شتێ بکەی پێویستە مناڵش بە هەمان شێوە نەستێتی ئەتوار و حرەکەیان بەکاربهێنن نەک بە شێوەیەک عەزابی بیت و سەرەڕای ئەوەی کە زۆر ئیهانە بکرێت ئیش و کۆمەڵی شتیش باس دەکرێت بۆیە من زۆر قسە هەیە لەسەرەوە بەس نامێت زۆر کاتان بگرم کە ئەوەش بەڕاستی شتێکی زۆر ناخۆش بۆ ڕیا هیوادارم کە دووبارە نەبێتەوە دایک و باوکیشی بە حەقەت ببرێرە دادگا و مەحاسەبەیەکی زۆر خراپ بکرێن. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ زۆر سپاس دەکەم بڵێ هێشوخان لە سلێمانی فەرمووی هێشوخان. بەڵێ چۆنی بەڕێ زۆر سپاس دەکەم دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم بەرنامەیەکی زۆر پێشکەوتووە زۆر سپاس دەکەم. لە ڕووی توندوتیژی جست بە مناڵ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ مامۆستاکانی کە ئەڵێن ئەو تەلەبە ڕاستە زیرەک بووە ئەی بۆ پێتاسیینی بۆیان نەکردووە بزانن هۆکاری ئەم مناڵە شێوازی لە مەکتەب هێناوە. جاری وا هەیە مامۆستا کە تەلەبەکە تەرکی مەکتەبەکە ئەی نابێ بزانێ هۆکارەکەی ئەم مناڵە شێواز لە مەکتەب ئەهێنێ کێشەی چییە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ تاریق لە سلێمانی فەرموو کاک تاریق. زۆر سپاس کاک تاریق. دەدارێ و مناڵە من بۆ خۆم حەزەکەم لژنەی یاساکانی پەرلەمان بچن لە دادگای سلێمانی سکاڵای یاسایی لەسەر منداڵپارێزی کوردستان تۆمارکردن لەبەرەوەی ئەوان دەستگایەکی ڕسمین لە دەرێما دەستگایەکی خێرخوازین و دێگی زۆر داکەوتی لە منداڵەکەن هەتا ئێستا من گوێم لە بەیاننامەیەکی ئەوان نەبووە دەربارەی ئەو توندوتیژیە بەرامبەری ئەو منداڵە کراوە. من داخوازم لە لژنەی یاساکانی پەرلەمان سکاڵای یاسایی لە دادگای سلێمانی لەسەر منداڵپارێزی کوردستان تۆمارکردن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاک هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. زۆر سپاس دەکەم کاک هێمن. بەڕێژان نەزانی چۆنە من حەزەکەم لەسەر ئەدەب قسە بکەم لەو کۆمەڵگەی ئێمەیە سەبارەت بۆ ڕووداوەشکەوە ڕوویاوەتەبن ئەو دایک و باوکەکە لەو مناڵەیان داوە بەڕاستی لەم کۆمەڵگەی ئێمەیە ببرە من حەزم کە ناوی خۆم بڵە من هێمن سەرایم لە سلێمانی قساکەم. من حەزەکەم لەسەر ئەوە قسە بکەم کاک شوانجان ئەم کۆمەڵگەی ئێمە ئەدەب غایبە ئەنێ زانین چۆنە بەڕاستی لەم کۆمەڵگەی ئێمە ئەدەبێکی زۆر ئەکرێت لەلایەن گەورەکانەوە لەلایەن بچووکەکانەوە لەلایەن گەنجەکانەوە
داوان هەموو کۆمەلگاشی کردوێتەوە ئەمە چارەسەریشی نییە بڕوا ناکەم چارەسەری هەبێ ئەمە ماکەوێتەوە سەر دایکان و باوکان بۆ نمونە تەمەن ئەو مناڵە کەلیان داوە سێرەکە ئازاریان داوە دەوانێت تەمەن هەر لەخوا تەمەن هەموو کەسێک لێ نابێت ئەگەر هەڵەیەک نەکات یا بە تایبەتی مناڵێک دا کۆمەڵکرد بۆی من داوا لە گەنجانەکەم بەڕاستی یعنی گەنجان و بە تەمەنەکان و دایکان و باوکان کە مراعاتی مناڵەکانیان بکەن زۆر سپاسان دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاگیاسی دەستێ فەرموو کاگیاسی بەڵێ کاکیان سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام کاگیاسی لەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخود دوورکەویتەوە کاکەژیان دەستۆسکەی لەو بەرنامە جوانە پیرۆزەتان دەکەین زۆر سپاس دەکەم بەڕاستی زۆر سپاسی دکتۆرە تابانەکەن کە قسمی خۆمە لێەوە دوام لەو پۆلیسە پیرۆزە جوانانە کارە جوانەکانی اینجا جەنابستان بەڕاستی حەقا دادگا کاتێکەش نییە مارابڕێ لە پیاوێک حەقا ئەو حاکمە کە ئەو یعنی قاضیە پیاوەکە بانکە سەنیدێکی لێ پڕکاتەوە کە ئەو باوەژنە بەرامبەر ئەو کوڕە لەگەڵ ئەو پیاوە توندوتیژی بەکارمێنن ئەمە حەقا یاسایەک دەرچی ئەنی ئەوە ئەبێ بە زەمەند بۆ ئەو مناوە وەرەنیە قوربان اینجا دوام ئەو مامۆستایە لە مەکتەب بیپرسێ دەبێ خۆشکن ئێمە زۆر شتەدانی دەربارەی کە توندوتیژی پێ بەرە مناڵمەڵان و هاوژنەکان ئەیکەن ئەی بۆ ڕێکخراوەکان نانە جواب بەڵێ سپاس کاگیاسی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ ڕێکان لە هەولێر فەرموو کاگڕێکان زۆر سپاس کاگڕێکان وڵای سێبارەت بم بابەتە من چەند هۆکارێک ئەزانم کە هۆکاری توندوتیژین بەرامبەر بە مناڵان یەکێن لەوانە کە فەرق و جیاوازیکردن لە نێوان هەردوو ڕەگەزی نێرینە و مێرینە کە یەکیانەوە هەسەکە حقەیەوەی تر خدا یەکیان هەسەکەحتی زیاتر پێدراوە یەکیان خۆی زاڵەکە بەسەرەوەی تریان یەکیان هەست بە چەوسانەوە ئەسامە لەلایەشیان ئەو سەبەبێ لەلایەکی تریشانەوە کۆمەڵگا بە چەند کێشەیەک و تێرەپەڕی کێشەی ئابووری کابرا کێشەی ئابووری هەیە لە ماڵەوە وازانێت توندوتیژی بەرامبەر مناڵەکەی بکە و هەسەکە تۆڵەی خۆی کردوێتەوە یعنی بەو نەفەسا کاردانەوەی دروستە بێت لە ناو خێزانەکەی کێشەی سیاسیش بە هەمان شێوە ئەمیش بۆتە کێشەیەکی تر و هۆکارێکی تر بۆ لانەوەی توندوتیژی لە ناو خێزانەکان بەرامبەر منداڵ بێت بەرامبەر شتینەکانی تریش بێت ئەم هۆکارانەش پێویستە ینی وەزارەتی کۆمەڵایەتی کار و کارباری کۆمەڵایەتی سیستەمێک دابڕێژە بنێرێتە پەرلەمان بکرێتە کارنامەیەک لە نێو پەرلەمان بڕیاری لەسەر بدرێ یعنی بەڕاستی ئەم کێشانە خەریکە هەروە زیاد دەکەن وەکو چێشەی ڕۆژەی لە یەکێک لە دایانگەکانی سلێمانی ئێمە تا کێشەیەک دروست نەبێت بڕیارێک لەسەر دەزانکەین یعنی پێشەوەی ڕوودا و ڕوو بدەینە پێش ئەبێت پێش لە ڕووداوەکان بگرین زۆر ساڵ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ حەسەن لە فەلوجە فەرموو کاک حەسەن باسی بەڕێک زۆر سپاس کاک حەسەن برای بەڕێزم بەڕاستی ئەوە دیاردەیەکی زۆر ناشرینە بەرامبەر ئەو مناڵەکەەوە بەڵێ ئەوە دەبێ یاسا پەروەردێت ئەوە دەبێ ئەو دایک و باوکان بە شێوەیەکی ئەووا گفتگۆ لەگەڵ ئەمریکردن و بە حیاتی خۆیان جاری دیکە دەست نەمەدەن بەڵێ دیاردەیەکی زۆر ناشرینە بەڕاستی کاس ماسی ئافرەتان دەکەن ئایا ئەو ئافرەتەوە چه ئافرەتە مناڵی خۆی وا ئەشکەن دەدات سپاس بۆ برای بەڕێز زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاک عەلی لە کەرکووک فەرموو کاک عەلی عەلەیکوم ئەسسەلام دەستخۆشی بەنامەکەتان لێکم بەڕاستی وەکو گەنجێکی شاریکە عاشقی هەموو ئێنارتیم زۆر سپاس دەکەم کاک عەلی هەموو تەوارەکان هەموو بەرنامەکانتون بەڕاستەکەی پێشەوەی کە تەلەڤیزیۆنەکەتان دامدە حتاکم ئەو ڕۆژی کە ئەمرم یەکێکم لە کە عاشقی تەلەڤیزیۆنەکەتانە زۆر سپاس دەکەین بۆ تەوارە جوانیش کە دادنەوە ئێمە بابینە سەر ئاینی پیرۆز کە قورئان زانە چێ فەرمێ خۆی گەورە ئەلا تعبدوا إلا إياه بالوالدين إحسانا خۆی گەورە لەگەڵ دایک و باوکتان باش بن باش ئەم باشی ئێمە کە ئەگەڕێتەوە ئەبێ ئەمە یەکەم تشت کە دایک و باوک تەربیەت بە ئەولادەکانیان بدەن کە پێغەمبەر و حەدیثێکی سەڵسەلەم عەلەیە لە زمانی سەر ئومەتەکە مناڵەکانیان فێر حرام خواردن ئەکەن ئایا ئەو منداڵە کە دەرئەژێتە هیچ دایک و باوکی بەڕاستەکەی ڕێزم بە دایک و باوکی ئێستاکەی کە دین سەروەرەکە هیچ دایک و باوکی ئێستا مناڵەکانی دەرەچێت پێنە ئەلای کوڕم پادێش و هاوەر چه ئیشت کردووە هەر لێی ناپرسێتەوە ئەوە خەتای دایک و باوکە یەکەم لە کاتی زمانی ئیمامی عومەریشە گەنجێک لە باوکی خۆی ئەدا ئیمامی عومەر وتی باشە بۆ لە باوکی خۆزی وتی حاتێسە پێمی نەوتە نوێشکە نە ئیشێ سات بکە هەر وتێت بڕۆ بۆ دەرەوە بڕۆ بۆ دەرنهانی
ئەمە ئەگەرێتی بۆ دایک و باوکان بەڕاستەکەی من اسم من خۆم دایکێکمە ڕێزم بۆی یانی جاروا هات مشدد دەبێت لەسەر سێکەرە داونا وازم لە بتم بە دەروی وڵات بۆ نانی زۆر مشدد بۆ بەسەرمانە. بەڵێ زۆر سپاس بۆ خوێندەکەت زۆر سپاس دەکەم. بەڵێ تانیا لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. الو ام كاتبه بەڵێ تانیا خان زۆر سپاس دەکەم. بقربان والله بالنسبه ئەو مناڵەوە طبعا من لە شوێ ئەو مناڵم بینیوە تووشیش دانە سەرک و مەئەساتێک بووم زۆر بەداخەوە بۆ ئەو دایک و باوکانەکە ئەیکەنە قەڵغانی ژیانی خۆیان بەڵام نەئەبووە بووە ئەو دایک و باوکە برێت سەر ساسی تەلەڤیزیۆن ببێ بە عیبێت بۆ ئەوانی کە چکە تەنەهای کە لەوانێت چاو لەوانە بکەن یعنی ئەمە ڕێ ڕاست نییە بۆ ئەم دایک و باوکە حەقە بدرێن بە ساسی تەلەڤیزیۆن یعنی بیانکەن بە عیبرەت. بەڵێ زۆر سپاس بۆ خوێندەکەت زۆر سپاس بۆ تانیخان لە سلێمانی وچانێک و دێنە وڵاتان. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان پەیوەندیی ترمان لەگەڵدایە. بەڵێ نەعمانمان لەگەڵدایە سڵاو لێ بێفەرموو باشی گیان زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم مەمنون. بەڕێز وڵای من ویستم ڕوونکردنەوەی بەم لەسەرەوە مناڵە بەڕاستی ئێمە تەمان لە دوێنێەوە لەگەڵ ئەو مناڵەیە ئاگاداری لەسەرەوە مناڵە شێوازی نەقڵکردنی هەتا بۆ نەخۆشخانە و باشتر بۆ ئێمەرجنسی لێ بە دووادارچوونمان بۆ کردووە بۆ نەشتەرگەریەکانی بۆ هەموو شێ بە هەموو شێگەمە بەڕاستی چاودێریمان. بەڵێ کاک نوعمان ئەگەر خۆت بناسیێنی بۆی بینەران. بەڵێ من نوعمان عەبدوڕەحمان بەڕێوەبەری بەرنامەم لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. بەڵێ خۆشحاڵین کاک نوعمان بەڵێ سپاس دەکەم مەمنون. جا بەڕاستی لێمە لە دوێنێەوە بە دووادارچوونمان بۆ ئەو مناڵە کردووە بەداخەوە کارەساتێکی زۆر زۆر ناخۆشە دڵتەزێنە بەڵام دیارە ئەمە یەکەم حاڵەت نییە کە ڕوویاوێ ئێمە چەندین جۆر حاڵەتیەوە هاتوۆتە لامان بەڕاستی هەوڵمان ناوە بە هەموو شێوێک چاودێری بکەین بەڵام تاکە گلەیی ئێمە وەکو مناڵ پارێزەوەی بەڕاستی ئەو مناڵە ناکراوە دەمونچاوی پیشان برێ لە هەموو شوێنێکە ئەکراوە نییە دەمونچاوی مۆزاییک کرایە تەنها بۆ لە هەندێک کاتە بەڕاستی میشاندرا چکە ئەوەش بەڕاستی خراپە بۆ باری دەرونی ئەو مناڵە چا هەموو خەڵکێگەی ناسێ لەوانەیە سوێنێ لە کۆڵان لە دەرەوە ڕەفیقەکانی لە هاوڕێکانی هەمووی باسی بکەن بەڕاستی ئەم مۆزوع ئەکرا بە شێوازێکی تر لە ڕێی ڕاگەاندنەکانەوە مامەڵی لەگەڵا کرایە. بەڵێ ئەو قسەشمان لەگەڵ بەڕێت کاک عەفا کردووە بڵێم ڕێبەری پۆلیسی عەربەت ئێمە حەزەکەین بەڕاستی سپاسی بکەین چکە ئەو نیە زۆر بەڕێک کوفێکی بە پێی یاسا چۆ بەرە و پیری کەیسەکەوە ئەو دایک و باوشی کەیسەکە بە پێی مادەیەکی یاسایی سجن کردووە. ئێمە هەر ئەمڕۆ جارێکی سەردانی مناڵەکەمان کردەوە بەداخەوە مناڵە لای نەنک و باپیری بۆ زۆر مرتاح بووە وەڵامی تر دیارەوە نیە نەنک و باپیریشی پێیان باش بۆ بینێنەوە لای دایک و دایکی بڵێن باوکی و باوەژ نەکەی بەداخەوە دەمێکە مناڵە ئازارە کێشە و دەمێکە لیان و تعزی بەدرێ بەدەست دایک و باوکیەوە بەڵام بەداخەوە ئێمە بەڕاستی دوێنێ پێمانزانی و هەر دوێنێ چون بەدەم کەیسەکەەوە. پێتان وایە ئەم دیاردەیە زیاتر هۆکاری چیە لە کۆمەڵگەی ئێمە نەبوونی یاسا یان خێزانەکان یان وەک هەندێک دەڵێن لە بەشداربەکان دەڵێن ڕێکخراوەکان کەم تەرخەمن بەرامبەر بە هۆشیاری هاوڵاتیان بەرامبەر بە چارەسەرکردنی ئەم دیاردەیە؟ وڵی برای بەڕێزم دیارە کۆمەڵی سەبەب هەیە یەک لەوانە تا ئێستا بە پێویست کار نەکراوە بۆ چەسپاندنی مافەکانی مناڵان مەیشێکە لەو هۆکارانە بەڕاستی بەداخەوە تا ئێستا مناڵ ئاشنا نەکراوە بە مافەکانی دایک و باوک و با بڵێن کۆمەلگا بەگشتی ئاشنا نەکراون بەرامبەر بە مافەکانی مناڵان ئەمە مەیشێکە لە هۆکارەکان ئێمە تقریبا ئەمە بەڵێ کاک نامەگەت لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندەکەی بشرا دەچینە لای دایکی دیاری لە سلێمانی. فەرموو دایکی دیاری. ئەم کاتتان باش. زۆر سپاس دەکەم. بەڕاستی تەوەرەکەتان لەجێی خۆیایەتی دەستخۆشیتان لێ دەکەین. زۆر سپاس دەکەم. من ئەم دیاردەیە بەسەر خوشکی خۆمان هاتووە. بەڵێ. لە مێردەکەی جیابووەتەوە 10 ساڵە جیابووەتەوە دوو مناڵ لای خۆیەتی. ئەم دوو مناڵەی چکۆلە بۆ تا گەورەی کردووە. تر توش 1000 کێشەی کردو ئەم مێردەی لە تا خوشکەکەم شووی کردەوە بەس دوو مناڵەکە لای خۆی بوو. ئێستا مناڵێکیانیە فڕانووە لە مەکتەبایە تەرکی مەکتەبی پێ کردووە کردێتی بە شاگرد ساڵۆنی ژنە پڕیشە. ئیتر ئەو مناڵە بە نامزاری بەخێوکراوە هەر بە نەستەلە گەورە کراوە ئێستا مناڵەکەی وا لێ کردووە تووشی
نفسەتی شکانووە یعنی داواکارم لێتان نازانم ئێستا چی بکەین بۆ ئەو مناڵە خانان بەرین بۆ کرد تەنانن دەر شورتاکەش بەهۆی خزمێنەوە هیچ کارمان بۆ ناکە. بەناتان بردووە بۆ ڕێکخراوێکداکی دیاری ڕێکخراوێکی تایبەت بە منداڵان هیچ ناکەن تەنابێ بۆ هەموو شوێنە هیچ ناکەن خانن لە وڵاتی ئێمە نازان بۆ وایە بەڵێ مافی مناڵ هەمووی پێشێل کراوە. بەڵێ سپاس بۆ پێیاندەکەت نازان هاوار بۆ کێو بەری زۆر سپاس بۆ پەیوەندەکەت شادان لە سلێمانی. ئەلو ئەم کاتتان باش زۆر سپاس شادان خان دەستان خۆش بێ بۆ تەوەرەکەتان. سپاس دەکەم. بەڕاستی ئێوە واتان لە خەڵک کردووە عقڵ و دڵی بکەوێتەوە کار واز لە چاوبەست یان چاوبەست کارمان تێ ناکە بەڕاستی لەوەتی ئێوەمان هەیە. زۆر سپاس دەکەم شانازیە بۆ ئێمە. جاران چاوبەستمان لێ کرا و کاریشی تێکرین بەجەستە کارمان تێ ناکە. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە دوێنێ لە هەواڵەکانتانە دوێنێوارە خوشکێکی بەڕێستان هێنا بڵێ لە هەولێرەوە قسەی کرد بە ناوی ئەوەی لانەی مناڵانی هەیە یعنی سەرپەرشتیاری لانەی مناڵان شتێکی وا من کەوت دەموچاوانە بینم زۆر بەداخەوەمی تر جۆم نامێنێ جۆ لە هیچ ناگرم. ئەوانە بباندی لانی مناڵان و هانی مناڵان و کۆمەڵە شتێ پارە خۆن بەڕاستی هیچیش ناکەن چکە گەرەوانە هەبێت چەند بارە نابێت ئەو شتانەی کە ڕوئەیە بەرامبەر مناڵان. نەسیحەتێکیشم بۆ ئەو دایکە هەیە کە یارمەتی ئەو باوکەی یاوە کە لەو مناڵەوە بکات منەڵم دایکەی ئافرین بۆ عاقڵە و ئەی ناترسێ بۆ ژنی دوای ئەم وا لە مناڵی ئەم بکاتەوە بە هەمان شێوە چونکە وا لە مناڵی ژنی یەکەمی بکات دەستی تێچێت وەفای بۆ ئەوە نەبێت وەفای بۆ مناڵی تۆش نابێت دایک کە پێتەڵەن دایک گوناحە بەڕاستی هیچ نازام هیچ شتێکی تر نییە زمان باسی گاری ستڕ بووە زمان ستڕ بووە لە ئاردە و تەناشرەیە کە بینراوە دەستیشتان خۆش بێ ئەوە شتیوامان پشانێ. زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ سۆز لە دەربەندی خان. ئەم کاتەوە باش زۆر سپاس سۆز خان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس دەکەم. بەحەقەت تەوەرەکە و لێزەکەی خۆتی زۆر جوانشە و زۆر پێشکەسە بەڵام من تەسەورەکەم کەس دوێنێ شۆ ئەو هەواڵانی ئێناسی بینی بێ تەسەور ناکەم نەگریا بێت و تەسەوریش ناکەم شتێکی لا دروست نەکرد بێت ئێمەی کاتێ سلە وڵاتە ئێمەی مناڵ هەنە مناڵمانێ بەداخەوە بە شێوێت بە زمانێک ئەدا لەگەڵ دایک و باوکە قساکات یعنی تەسەورەکەی شەرمەزارە بیکە گوێگری بەڵام ئەو وێنەیە پیشانیان کە دایک و باوک زۆر ئازیزە زۆر خۆشێت لە هەمان کاتیشە پیشانیان کۆمەڵێک دایک و باوک هەن بە شێوەیەک تەسەڕف لەگەڵ مناڵەکانیان ناکەن یعنی جێگەی شەرمەزاریە. وڵی من بەرنامەکە تەڵان هەواڵەکانم دوای کاتژمێر 12 بینیەوە بەداخەوە زۆر درەم پێیان وتم بەڵام تەسەورەکەم ئەوەی ئەو بەرنامەی بینی بێت زریاوە و هەستێکی وای لا دروست بووە نازانم زۆر ئینسانی تووشی شۆکە کرد کەسا مرۆڤایەتی ئەوەی کوردستان ئەو بەرنامەی بینی بە مرۆڤایەتی تووشی شۆ کرد داوا لە بەرپرسانی حکومەتم داوا لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەکەم ئەو مناڵە بخاتە ژێر ڕکێف و خۆیەوە بۆ ئەوەی جارێکی تر ئەو کارە فاسد نەبێتەوە جارێکی تر بۆ شێوەیە ئازار نەچێژێ من خۆمێکێکم لەو خوێندکارانی و خوێندکارانی ئامادەی دەربەنی خانش بڕیارمانیاوە سەردانی بکەینی وا بزانم لە خستخانی ئێمەرجەنسی سلێمانیە لە ڕۆژی ماجیا ڕێن بۆ لای ئەمەوە کەسێکی نیشتیمانی وەکەوەشی ئەو مناڵە جارە مێر منداڵە جارە تەمەنێکی زۆر مناڵی هەیە بە شێوەیەکی زۆر دڕنانە ئازار دراوە کەسایەتی لەکەدار کراوە هەستی برینار کراوە هەرچەنە ئەو ئێستا دوورە لە هەستی دایک و باوکەوە من خۆمێکێکم لەو منداڵانی دایکم نییە ئەوەی دایکی نەبێ ئەزانەیە بێدایکی چەند ناخۆشە ئەزانێ ئینسان کلێنێکی گەورە لە ژیانیا دروستە بێ هیچ شتێک بۆی پڕ ناکاتەوە من داوا لەو باوکانەکەم کە ئافرەکانیان ئەمرێ کەسێک نێنن وەک باوەژن تەعامل لەگەڵ مناڵەکانە بکە هەرچەند من باوکم هێناوێتەوە ئێستا ئێمە نازانم با بڵێن لەژێر چەپۆکی باوەژنین هەر چۆنێک بێت ئەو کەسە باش بێ خرا بێ تامی دایکی خۆمان نایە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ کاگیەمن لە سلێمانی فەرموو کاگیەمن. زۆر سپاس دەکەم کاگیەمن وارە زۆر سپاس دەکەم دەستخۆشی تەوەرەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەم. بەڕاستی ئەو دیابەی نەکردێنێکە سەدان دیابەی ئاواز لەوانەیە لە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام بەداخەوە تا ئێستاوانە بە نادیاری ماو نەتوانێت بەڵام لەسەر ئەوەی دوێنێکە
بەڕاستی ئەوە کارێکی زۆر پێڕەوت بوو و من لێرەوە داوا لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی ژەکەم ئەوانە ئیجراعاتی توندیان لەگەڵا بکرێت بۆ ئەوەی ببنە پند بۆ هەموو خەڵکی تر کە نەتوانێت بەو شێوە ڕفتار لەگەڵ جگەرگۆشەکانی خۆیان بکەن و داواش لە یەکێتی ژنانی ژەکەم بەڕاستی ئەوانی خەڵکیان هەبێت لەسەر ئەو جۆرە دایکانە کە بتوانن بە شێوەیەکی زۆر قانونیانە ئیجراعاتی توندیان لەگەڵا بکەن و هەمان ئەو باوکانش ببنە پندێک بۆ ئەوانەی دوای خۆشیان و سپاسانەکە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ فەرهاد لە سلێمانی. فەرموو کاک فەرهاد. باش. زۆر سپاس کاک فەرهاد. بەڕێزەکەم تۆرێکی جوانە. ئینسانی دڵندەی واش هەیە تەڵەن ئاوا لە مناڵێکی خۆی بکات بۆ شێوەیە. بەس بەڕاستی مەحاکمەکانی ئێمەش زۆر کەمتەرخە من لەو کارەیە. یعنی معقولە ئەو ئافرەتە بە کەفالەتی بەرەڵا بکرێت ئەدوایە بگیرە ینی تۆقیف وایە هەتاکو ئەو مناڵە لە خەستەخانە بووە لە خەستانە باتە دەروانێ بۆ شێوەیە نا حاکم بە کەفالەتی بەرەڵای بکات و ئازادی بکات کەفالەتێکی بەسیط تەڵانەوە ئەم مناڵەت تاوانی چییە ئەو دوای تاوای لێکەوە لە هەر وڵاتێکی کا وە ئیجراتێکی بەفۆتری لەگەڵاکرا. بەڵێ ئەمە تاوانێکی گەورەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەسەن لە دهۆک. فەرموو کاک حەسەن. سەلام عەلەیکوم. زۆر سپاس دەکەم کاک حەسەن. چۆنی کاک شوان باشی؟ زۆر سپاس دەکەم. کاک شوان بە نەزەری منە و یاسا هەموو درۆ دەلەسەیە کاکە یاسا هیچ ئیجراعاتێکی ناکەتن. ئێمە لە قورئان و لە دین وە دوور کەسینە لەم یاسا قورئانە لەگە کەسە کوژرا بەجێ بکوژەوە دەخەڵگەی تەنبیه ببیتن بەداخەوە ئێمە وشتە ناکەن هەروە ما حاصل لە قورئانەکەی بکەن لەو دینەکەی وابزانن باشترە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ دایکی سۆزی لە سلێمانی. فەرموو دایکی سۆزی. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. زۆر سپاس بۆ تەوەرەکەت بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە. زۆر سپاس دەکەم. بەڕێزم بەنسبەت ئەو تەوەرەی دوێنەیە کە ئەم ڕوودا ڕوویا لە سلێمانی یازانم هەموو کەسێکی هەژان بەڵام هەر دوێنێ من هەواڵێکی تر زۆر تەرسامی کردم لە یەکێک لە قوتابخانەکانی سلێمانی حەز ناکەم لێرەوە ناوی بەرم کە کچەکەی خۆم خوێندکارە لەو خوێندنگەیە مدیرەکەیان هەموو مامۆستاکانی داناوە و یەک تەلەبەکان پرسیاری لێ کردووە و شتێکی حەقی خۆیەتی شتێکی زۆر باشە کە ئەم تەلەبانە بزانێت لەو وانانەکانە زیرەکن یاخودنا هەر تەلەبەیە کە مستەوای نەبووە لەو وانەیە مدیرەکەیان بە زلە و بە قسەی ناشرین کەوتۆتە تەلەبەکان. بەڕاستی ئەوە تەسەڕوفاتێکی زۆر ناشرینە. من لێرەوە حەزەکەم ئەم شتە بخەمە ڕوو پێم خۆش نییە ناوی بەڕێوبەر و خوێندنگاکە بێنم بەس حەزەکەم زام و دەستگاکانی حکوومەت ئاگاداری ئەم کارانە بن بەڕاستی کارێکی زۆر ناشرینە تەلەبەی متەوەستا لە ناو مەکتەبەکان تێکەڵاوە خۆش نییە لە بەرچاوی ئەو کوڕوکچانیایە شکانون و بە قسەی ناشرین و بە زلە کەوتۆتە تەلەبەکان. بەڕاستی ئەو بەڕێوبەرە لەسەرەتی متابعیان بکات و ئامۆژگاریان بکات ئێمە ژۆک و کەسوکاری خوێندکارەکان پێمان خۆشە بەس نەک بەو شێوەیە کە بە قسەی ناشرین و بە زلە تەسەڕوفات لەگەڵ خوێندکارەکان بکات. زۆر سپاس بۆ بەر. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەرەزان دیارە بەرامبەر بۆ حاڵەتی دوێنێ ئەمڕۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دیارە بە ڕەزامەندیدا دووەر بڕیایدا کە ئەو منداڵەی دوێنێ بباتە ژێر چاودێری خۆیەوە لە خانەی کوڕانی سلێمانی. بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە عەباسمان لەگەڵدایە. فەرموو کاک عەباس. کاک عەباسمان لەگەڵدایە. فەرموو کاک عەباس. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. دەست خۆش بۆ تەوەرەکەی ئەمڕۆتان کە هەڵتان بژاردووە بۆ سەباتکردن یاخود زۆر سپاس دەکەم. ڕای بینەران بەڕاستی من لێرەوە دەمەوێت ڕای ڕسمی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەو بارەیەوە بخەمە ڕوو دوای ئەوەی ئەو منداڵە لە ناحیەی عەربەت لە شاری سلێمانی لایەن خێزانەکەیەوە لێ دەدرێت و ئازاری پێدەگات ئێمە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕاگەندرایەکمان بڵاو کردەوە و هەمیش ئیدانەی ئەم ڕووداوە کرا و لە هەمان کاتی ژاب وەکو وەزارەت ئەرچی پاراستن و بەخێوکردنی ئەو مناڵە خرایە ئەستۆی وەزارەت لە خانەکاندا. بەڵێ کاک عەباس جەناب دۆکو بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێوە چیتان کردو بۆ ئەم حاڵەتانەی تر کە بەتابەتی دیاردەکە بەگشتی لە هەرێمی کوردستان ئایا دەرکردنی یاسا دەتوانێت تا ڕادەیەک ئەم دیاردەیە چارەسەر بکرا یان ڕێکخراوەکان دەبێت ئەو کارە بکەن یان هۆشیاری ئێوە چی بۆ خێزانەکان؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەگەر بێت و باس لەو دیاردەیە بکرێت لەناو کۆمەڵگادا زۆرە بەڵام ئەمە یەکێکە لەو نیمانەی کە دوێنێکە کەوتە بەرچاوی ڕاگەیاندنەکان و بە شێوەیەک لە شێوەکان یاخود بەکارهێنانی تونتیژەکە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە بەرزی خەڵک و باڵێن سۆزی خەڵک ڕاکێشێ بۆ خۆی بەڵام ئەم دیاردانە ئەگەر
لە ڕاستیدا دەوێت زۆرن ئەگە ڕۆژێک ئێمە بمانێت سەردانی خانەکان بکەین لە هەولێر لە سلێمانی ئەبینین کەم دیاردانە بوویان هەیە لە هەمان کاتدا ئەمەش بەڕاستی پەیوەندیی ڕاستەخۆی بە کۆمەلگا و خودی خێزانەکانەوە هەیە بە تایبەتی بڵاوکردنەوەی هۆشیاری ئەگەر لەبیرتان بێ بەڕێستان ئێمە ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان هێڵێکمان کەوتە کار کە هێڵی 16 ئەم هێڵە تایبەتە بۆ فریاکەوتنی منداڵان ئەم هێڵە ئێستا تەنها لە شاری هەولێر کەوتەتە کار هێڵە کە منداڵ دەتوانێت پەیوەندی پێ بکە بە خۆڕایی هەر توێژێک یاخود ئازارێکی لەسەر بێت ڕۆژانە کە ڕوبەڕووی دەبێتەوە ئێمە لە ڕێگەی ئەو کەسانەی کە وەڵامی پەیوەندەکان دەنەوە توانێت کێشەکەی چارەسەر بگرێت و ئەگەریش نا بە نزیکترین کەس سەردانی نزیکترین بنکە یاخود نزیکترین خانە بکرێت بۆ ئەوەی ڕزگاری بکرێت ئێمە لەبارەی ئەمڕۆ داوای دوێنێ سلێمانی ئەمڕۆ کەوتێکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەسەر ڕاستپاردەی ئاسۆزنەجی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سەردانی ئەم نەخۆشخانەیان کرد سەردانی ئەو مناڵەیان کرد بۆ لەباری دەرونی و چۆنیەتی ئەم تونتیژانی بەرامبەری کراوە هەڵسکەوت کراوە ڕاپۆرتێک ئامادە کراوە لە هەمان کاتیشدا بڕیاری ئەوە درراوە ئەو مناڵە لە ڕووی یاساییەوە لە یەکێک لە خانەکان لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سەرپەرشتی بەڵێ کاک عەباس بە کورتی کاری ئێوە چی بووە بۆ منداڵانی ئیشکەر لەسەر شەقامەکان بە تایبەتی ئەمڕۆ لە دهۆک هێرش کراوەتە سەریان و کارکردنیان لێ قەدەغە کراوە هەندێک کەرەستەی بەردەستی ئەوان شکێنراوە لە دهۆک کاری ئێوە چی بووە بۆ ئەوانە بەڵێ لە ساڵی 2010 ڕوپەیەکمان کردو بۆ مناڵی ئیشکار بە شێوەیەکی گشتی کارپێکردنی مناڵی ئیشکار لە هەرێمی کوردستان ئەگەر بەپێی ئامارەکانی ساڵی 2007 تەماشایەکەی کەم بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕێژەیەکەن لە مناڵی ئیشکار کە ئێستا لەسەر شەقامەکان لە کۆڵانەکان لە شوێنە گشتەکان کار دەکەن بە تایبەتی ئەو مناڵانەی کە تەمەنیان لە خوار تەمەنی یاسایی واتە خوار 15 ساڵیدایە لە ڕووی قانونەوە ئەمان ڕێگەیان پێ نادرێتەوە کار بکەن بەڕاستی ئێمە وەکو وەزارەت پەیوەندی ڕاستەخۆمان هەیە لەگەڵ بەڕێوەبەراتی پۆلیس نەودەوانان بەڕێوەبەرایەتەکانی لە پارێزگاکان بۆ نەهێشتنی ئەم دیاردێ هەروە هاوکاریکردنی ئەو مناڵانە لە ڕووی هاوکاریەکی مادی بۆ ئەو مناڵانە بۆ ئەوەی دوورکەونەوە کارە بەڵام ئێمە وەک دەبینی ڕۆژانە ئەم دیاردێ هەربوونی هەیە بە تایبەتیش لە وەرز بۆ وەرز هەروە کات بۆ دوای کات کۆمتر دەبێتن بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک عەباس کە بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بوو بەڵێ کاک جوتیار لە دەبەندی خان فەرموو کاک جوتیار زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەکە زۆر سپاس دەکەم من هەموو شتێکە گەڕێنمە بۆ حکوومەت ئەمە یەک دوو بۆ باوکی ئەو مناڵە ئەمە دوو ئەمە پەیوەندی بە تەوەرەکەوەیە بەڵام توا کاک پشتیوان یەک پرسیارمەی هەموو ئەم بەرنامە ڕاستەوخۆوانەکە ئیکەن بە دواداچوونی بۆ بکەن و ئەنجاممان بەنێ ئەمە پرسیاری دیکەم هەیە من وەکو ئەوەی کە باوکم ئەنفالە ئەمە پەیوەندی بە تەوەرەکەوانێ بە زۆر داخە لە دڵما کاتێک کە حکوومەت ئەڵێ موچە ئەدەم پێش دەژن و نەورۆز و ڕاپەڕینەکان بۆی خەڵک ئیسفادەی لێ بکە هی وەزیرەکان و دار و بەرد و دایرەکان هەر هەمووی ئەدرێ بەڵام بە دوای 2 هەفتە ئەگەر 450,000ەکە 3,000 تەلەفۆنی شەکەی اینجا ئەتاندنی نازەم هۆکاری ئەمە چییە بە شەکێ مەحدودە کە 450,000 حکوومەت جیاکاوی ئەنجومەنی وەزیران پێویستیان بە مەعاش چیە ئەندام پەرلەمان پێویستی بە مەعاش چییە یا مۆزەفێکی 3 ملیۆنی پێویستی بە مەعاش بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک جوتیار لە دەبەندی خان لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە کاک جوتیار بەڵێ داکی ئەسما لە سلێمانی زۆر سپاس دەکەم فەرموو داکی ئەسما دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس دەکەم وەڵای براکەم ئەوە هەر دایک و باوکی پێ ناڵێن ئەسڵەن و ئیشەڵا خوای گەورە خۆش سزایانەیات و خزمێکی ئێمەش هەیە هەر ئاوا هینە بڵێ باوەژنی هەیە لەگەڵ باوکیە ئیستا بۆ خۆی دەریان کردووە و کە مناڵیش بوو مناڵ داخیشیان کردبوو بەخوا زۆر هەموو گیانیان داخ کردبوو بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ دایکی ئەسما لە سلێمانی بەڕێزان سبێنێ لەگەڵتان بەردەوام دەبین هەر شاد و بەختەوەر بن